لەم ڕۆژانەدا کە ڕۆژاوای وڵات لەژێر هەڕەشەدا بابزانین چۆن سووریا و تەنانەت عێراقیش لە هەزری تاشی ڕۆژهەڵاتیدا کران بە بەشێک لە خاچی عەرەب و ئەو نیشتیمانە عەرەبەی کە ئەمڕۆ بانگەشەی بۆ دەکەن. لەگەڵمان من بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە گرنگە. زۆربەی ئەوانەی کە لە دایکبووی سەدەی بیستەمن هەر لە منداڵیەوە دەستەواژەکانی عەرەب و نیشتیمانی عەرەب و چەندین دەستەواژەی تری هاوشێوە لە منداڵیەوە دراوە بە گوێماندا. ئەمە وای کردووە لە هەزری زۆرینەماندا ڕۆژهەڵاتی ناوەڕاست عەرەبی وێنا بکرێت. تەنانەت وڵاتەکانی وەکو سووریا و عێراق بە شێوەیەکی عەرەبی لە هەزردا تۆمار ببێت. جا بابزانین ئەم نیشتیمانی عەرەبەی کە بانگەشەی بۆ دەکەن لەکوێوە هاتووە و ناچەکەی چۆن بووە. بەڵام پێشەوەی ئەوە بکەین ئەبێ سەرەتا بزانین عەرەبەکان چێن و کەی یەکەم جار ناویان لە مێژوودا تۆمار کراوە. نەتەوەی عەرەبیش نەتەوەیەکە مێژووی خۆی هەیە و لە سەرچاوەکاندا ناویان هاتووە. یەکەم جار کە عەرەب ناوی هاتووە لە دەقێکدایە کە لە نزیکی 850 ساڵ پێش زایندا لە لای ئاشووریەکان تۆمارکراوە. بەپێی ئەو دەقە پاشای ئاشووری جەنگی لە دژی هاوپەیمانی کۆمەڵێک پادشای دوژمندا کردووە. لەوێدا پادشای دیمەشق، ئیسرائیل، حەما و چەند میرشینێکی تر و ئەمجا عەرەبێک بە ناوی گیندیبووی عەرەب ناوی هاتووە. واتە پادشای ئەو شوێنانە هیچیان عەرەب نەبوون جگە لەو کەسە عەرەبە کە ناوی هاتووە و بە هەزار حوشتر هاوکاری هاوپەیمانێتی ئەو پاشایانەی کردووە. بەپێی سەرچاوەکان ئەو پاشا عەرەبە لە نێوان باکووری جەزیرەی عەرەب و بیابانەکانی سووریادا بوو. لە ڕاستیدا عەرەب هەمیشە لە سەرچاوەکاندا بەسراونەتەوە بە بیابان و کۆچەری ئەو ناوچانەوە. لە دەقە ئاشووریەکاندا بە شێوەکانی ئەریب و ئەریبی ناویان هاتووە لە ناوچەی بیابانی سووریا و جەزیرەی عەرەبی و ناوەکان زیاتر ئاماژەیەک بووە بە هۆزە بیابان نشینەکان کە شوانی حوشتر بوون. لە ناو یۆنانەکانیشدا بە هەمان شێوە لای ئەوانیش خەڵکی بیابان نشین و هەندێک جاریش بە بازرگان ناویان هاتووە و لە ناو ڕۆمەکانیشدا بە هەمان شێوە بوو. ئەمە سەرەتایەکی سادە بوو بە ئامانجی تێگەیشتن لە بنەچەی عەرەب و ئەوان کەی یەکەم جار ناویان لە مێژوودا هاتووە. بەڵام هەمیشە عەرەبەکان ئاین و نەتەوە تێکەڵ دەکەن و ئەوان زۆر وریاینە. ئاین بەکاردێنن بۆ پێدانی پێگەیەکی تا ڕادەیەک پیرۆست بە خۆیان و بە زمانەکان. ئەوان دەمێکە خۆیان دەگەڕێنەوە بۆ حەزرەتی ئیسماعیل. جا بابزانین ئەم چیرۆکە چۆن دروست کراوە. هەمیشە دوو مێژوو هەیە. مێژوویەک کە متمانە دەکاتە سەر بەڵگەنامەی زانستی و ئەوەی تریان مێژووی ئەفسانەی کە دەماودەم گێڕاوەتەوە. گەڕانەوەی عەرەب بۆ حەزرەتی ئیسماعیل زیاتر ئەفسانەیە وەک لەوەی کە بەڵگەی لە پشتەوە بێت. ئەم بابەتە لە قورئاندا ئاماژەی پێ نەکراوە کە ئەوان نەوەی ئیسماعیل بن، بەڵام لە ناو عەرەبدا وەک هەوڵێک بۆ پێدانی پێگە بە خۆیان ئەویان کردووە. لە پێش ئیسلامدا عەرەب خۆی بە پێغەمبەر ئیسماعیلەوە بەستۆتەوە و لە دوای ئیسلامیش هەر ئەوەی کردووە. واتە ئەمە قسەی ناو عەرەبەکان بووە وەک لەوەی کە سەرچاوەیەکی مێژووی یان ئاینی لەسەر هەبێت. بەدڵنیایی هەرچەندە ئەوان بۆ یەکەم جار لە مێژوودا لە سەدەی نۆهەمی پێش زایندا ناویان هاتووە، بەڵام ئەوان لەو مێژووە دێرینترن. لەبەرەوەی کە دەقی لەوە دێرینتر لەسەریان نییە، ناتوانرێت زانیاری زیاتر لەسەر ڕابردووی زۆر دێرینیان بزانرێت. هەروەها چەند چیرۆکێکی دەماودەم سەبارەت قەحتان و عەدنان وەک بنەچەی خۆیان خستۆتە ڕوو،
بەڵام زیاتر ئەوە لێکدانەوەیکی ئەفسانەیی دەما و دەمە وەک لە مێژوویەکی پاڵپشکرا و بەباڵگە. ئێمە سەیری هەوڵ و بانگەشەی عەرەبمان کرد بۆ خۆبەستنەوە بە حەزرەتی ئیسماعیلەوە. بەڵام زۆر جار دەگوترێت عەرەبەکان سامین و هەندێک جار ئەم سامیە واتێک هەڵ دەکرێت نازانیت ئایا ئاماژەیە بە زمانیا نەتەوە. جەبا بەیەکەوە بزانین سامی چییە و پەیوەندی بە عەرەبەوە چییە. ئێمە وەک نەتەوە ئاماژەمان بەوە کرد کە نزیکی 2900 ساڵەمەوبەر خەڵکانێکی بیاباننشین بە عەرەب ناوهێنراون. ئەوە وەک نەتەوە، بەڵام وەک زمانی عەرەبی بە زمانێکی سامی ناو دەبرێت. زمانەکانی جیهان کراون بە چەند کۆمەڵە زمانێکەوە. یەکێک لەوانە خێزانی زمانە سامیەکانە. درەختی خێزانی ئەم زمانانە کە بە سامی ناو دەبرێن کۆنترین زمانی نووسراویان ئەکەدیە. ئەم خێزانە چەندین زمانی مردوو زیندوی وەک ئاشووری، ئامۆری، عیبری، ئەسیوپی و زمانی تر لەخۆ دەگرێت. ئەمە ئەوە ناگەیەنێت کە عەرەبی لە ئەکەدی یان ئاشووریەوە هات بێت. نەخێر، عەرەبی و ئەکەدی و ئاشووری سەر بە یەک خێزانی زمانەوانین، بەڵام لەناو دوو پەلی جیاوازی خێزانەکەدا. واتە ئەوان لە ڕووی زمانەوە خزمن. هەروەها زمانی عەرەبی و عیبری کە زمانی جووەکانە دوو زمانی سامین و خزمن. کەواتە کە دەڵێن عەرەب نەتەوەیەکی سامیە مەبەسمان زمانە. ئێستاکە ئێمە لەوە گەیشتین کە عەرەبەکان لە کوێ هاتون و پەیوەندیان بە سامیەوە چییە؟ جا ئەمڕۆ بەهۆی سیاسەتەوە هەندێک لە عەرەبەکان و جووەکان لە جەنگدان، بەڵام لە ڕووی زمان و فەرهەنگەوە لە ڕاستیدا هاوبەشێکی زۆر لە نێوان ئەم دوو نەتەوەیەدا هەیە. سەرڕایەوە با ئێمە بگەڕێنەوە بۆ بابەتەکەی خۆمان، بزانین کام شوێن لە مێژوودا خاچی عەرەب بووە. ئەمڕۆ عەرەب هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەهی خۆیان دەزان و سووریا و عێراقیشیان لێ بووە بە وڵاتی عەرەبی. بەڵام ئەوە نە بە قسەی ئەوان و نە بە قسەی ئەم بەرنامەیە دەبێت. مێژوو نووسانی ڕۆم و ئیسلامی و عەرەبی زانیاری وردیان بۆ بەجێشتوین لەسەر خاچی عەرەب. پتۆڵمی کە جوگرافی ناسێکی ڕۆمی کارامێ و لە سەدەی دووەمدا ژیاوە، ئەو ئاماژە بە وڵاتی عەرەب دەکات و دوو شوێن بە وڵاتی عەرەب دادەنێت: بیابانی عەرەبی و پەترا. سەبارەت بە بیابانی عەرەبستان دەڵێت: بیابانی عەرەبستان لە باکوور و کۆتایی پێدێت بەو بەشەی مێسۆپۆتامیا کە هاوسنوورە لەگەڵ ڕووباری فرات وەک ئەوەی سەرزماندا. لە ڕۆژاوە بە بەشێک لە سووریا و لە عەرەبستانی پێترا. لە ڕۆژهەڵات بە بابل جیاکراتەوە بەو شاخانەی کە لە کۆتاییەوە دەست پێ دەکات وەک ئاماژەمان پێدا. لە نزیک ڕووباری فراتەوە کە درێژ دەبێتەوە بۆ پێچەکەی ناوەوەی کەنداوی فارسی. ئەگەر سەرنج بدرێت، خاچی عەرەب گەیشتۆتە شاری پەترا لە ئوردون و بیابانی سووریا و عێراق. لە دەرەوەی بابلدا بوون و بەرەو کەنداو. کەواتە عەرەب لە دوورگەی عەرەبیدا هەبوون، هەتاوەکو بیابانەکانی سووریا و عێراق و سنووریان لە وڵاتی سووریادا ڕووباری فرات بووە. هەروەها پتۆڵمی قسە لەسەر پێترای عەرەب دەکات لە لای ئوردونەوە و لەبەر سنووری وڵاتی عەرەبی دەخاتە ڕوو، بەم جۆرە ئاماژەی پێدەکات. عەرەبستانی پێترا لە ڕۆژهاوایدا میسرە کە ئاماژەمان پێکردو و لەوێ تەواو دەبێت. لە باکوورەوە لە لای فەلەستین یان جودیا وڵاتی جوو، ئەو بەشەی سووریا بە درێژایی ئەو هێڵەی کە ئێمە وەک سنووری باشووری ئاماژەمان پێکرد. لە باشوورەوە بە پێچەکەی کەنداوی عەرەبی و لە لای کەنداوی عەقەبەوە. واتە ئوردون و بیابانی سووریا هەتاوکو عەقەبە. جگەلەوە پتۆڵمی ناوی فەلەستین وەک ناوێکی تری وڵاتی جوو دادەنێت و لە وڵاتی عەرەب جودای دەکاتەوە. ئەم بۆچوونە تەمەنی نزیکی 1900 ساڵە. بەڵام لە سەردەمی ئیسلام و لەو پەڕی دەسەڵاتی عەرەبیشدا بۆچوون لەسەر خاچی عەرەب دراوە.
یەکێک لە جوگرافی ناسە بەناوبانگەکانی سەردەمی ئیسلام ئیبن حەوقەلە کە لە ساڵی 988دا کۆچی دوایی کردو. ئەم پیاوە یەکێک لە باشترین پەرتووکی جوگرافیای نووسیوە بە ناونیشانی وێنەی زەوی یاخود بە عەرەبی سوورەت الئەرض. ئەو زیاتر لە 1000 ساڵ لەمەوبەر پەرتووکەکەی نووسیوە و دەڵێت من لە خاکی عەرەبەوە دەست پێ دەکەم لەبەرەوەی کە قیبلە و مەککەی تێدایە کە دایکی هەموو گوندەکانە و زێت و نیشتیمانی عەرەبەکانن کە لەگەڵ خەڵکانی دیکەدا هاوبەش نەبوون تێهاندا. ئەم خاکانە بە دەریای فارس دەورە دراوە لە عەبەدانەوە کە شوێنی ڕژانی دیجلەیە بۆ سەر دەریا کە لە بەحیرەینەوە درێژ دەبێتەوە هەتا دەگاتە عومان و پێش دەکاتەوە لە لای کەنارەکانی مەهرە و حەزرەمەوت و عەدەن. پاشان درێژ دەبێتەوە بۆ کەناراوەکانی یەمەن تا دەگاتە جدە، لەبێژەوە دەگاتە ئەلجار و مەدین و بەردەوام دەبێت تا دەگاتە ئێلە کە ناوێکی تری عەقەبەیە لەوێ خاکی عەرەب کۆتایی دێت. ئیبن حەوقەل بەو جۆرە خاکی عەرەب ڕوون دەکاتەوە. ئەو تەنانەت سنووری لەگەڵ ئیسرائیلیەکانیش هاوشێوەی ڕۆمەکان دەستنیشان دەکات و دەڵێت ئەوەی کە دەوری خاکی عەرەبی داوە کە لە عەبەدانەوە دەگاتە عەقەبە و کەنداوی فارس کە 3 چارەکی خاکی عەرەبە و ئەوە سنووری ڕۆژهەڵات و باشووری بەشێک لە ڕۆژ ئاوایەتی و ئەوەی دەمێنێتەوە لە ڕۆژ ئاوادا لە عەقەبەوە بۆ مەسکەنە و تەبقە لە شام. لە مەسکەنە و تەبقەوە بۆ عەبادان سنووری باکووریەتی و لە ئەنبار دەگاتە جەزیرە. لە ئەنبارەوە بۆ عەبادان ئەوە سنووریەتی لە عێراق. خاکی عەرەب لە ناوچەی عەقەبە بە شوێنێک دەبەسرێتەوە کە بە چۆڵی بەنو ئیسرائیل دەناسرێت و بیابانە و هەرچەندە بە خاکی عەرەبەوە بەستراوە بەڵام خاکی ئەوان نییە. کەواتە وەک بینیمان پتۆڵمی و ئیبن حەوقەل هەمان شت دووبارە دەکەنەوە کە خاکی عەرەب تەنها لە عەبادانەوە هەتاوەکو ئەنبار و لەوێەوە بۆ عەقەبەی گرتوتەوە لەگەڵ دورگەی عەرەب. واتە دوای ئەو پەڕی دەسەڵاتی عەرەبیش خاکی عەرەب بەو شێوەیە بوو کە ئاماژەی پێکرا. عێراق لە ناوەڕاست و بەشێکی زۆر باشووریەوە، زۆربەی سووریا، فەڵەستین، میسر، مەغریب، جەزایر، تونس و لیبیا و سۆماڵ نەخاکی عەرەب بوون و نە بە خاکی عەرەبیش ناویان هاتووە. گرنگی قسەکانی ئیبن حەوقەل لەوەدایە کە پێش 1000 ساڵە و لەو پەڕی گەورەی دەسەڵاتی عەرەبدا بەو شێوەیە بووە. وەک بینیمان خاکی عەرەب وردەکاریەکانی لەلایەن عەرەب خۆی و تەنانەت لەلایەن ڕۆمەکانیشۆ زۆر بەوردی ڕوون کراوەتەوە. وەزانیاریەکان بە شێوەیەکن کە هیچ گومانێک ناهێڵنەوە. بەڵام عەرەب هەر خاکەکەی نییە کە گەورەی کردووە، بەڵکو ڕۆڵی خۆشی لە مێژوودا بە شێوەیەکی نازانستی و بێ سەرچاوە گەورە کردووە. ئەوان هەموو ئەو زانایانەی کە بە زمانی عەرەبی نووسیانە بەهی خۆیان حساب کردووە. لە کاتێکدا ئەو زانایانە کورد فارزیان سەر بە نەتەوەکانی تر بوون. ئیبن خەلدون ئەم بابەتە زۆر بە جوانی ڕوون دەکاتەوە. ئیبن خەلدون یەکێکە لە زانا گەورەکانی مێژوو لە بواری کۆمەڵناسی و چەندین بواری تردا. ئەم پیاوە بە شێوەیەکی زۆر زانستی لەسەر دیاردە کۆمەڵایەتیەکان دواوە و هەوڵی داوە کە بە شێوەیەکی زانستی لیان تێ بکات. ئەو پەرتووکێکی هەیە بە ناوی ئەلموقەدمە، واتە پێشەکی و لە پێشەکیەکەیدا دەڵێت مایی سەرسوڕمانە کە جگە لە کەمینەیەک نەبێت، زۆربەی زانا موسڵمانەکان لە ئاین و زانستی هزریدا بێگانە بە عەرەب بوون. ئەگەر زانایەک بنەچێکی عەرەبی هەبێت، ئەوە لە زمان و پەروەردەدا ناعەرەبیە و مامۆستاکەی عەرەب نییە. ئەمە بەم شێوەیە سەرڕای ئەو ڕاستەی کە ئیسلام ئاینێکی عەرەبیە و خاوەنی ئاینەکە عەرەبە. ئەوە سەبارەت بە ڕۆڵی عەرەب و ئیبن خەلدون سەبارەت بە تایبەتمەندی عەرەب دەڵێت. عەرەب میللەتێکی درڕندەیە، خەڵکی تاڵانکاری و تێکدان و ئەگەر بەسەر وڵاتاندا زاڵ بن، ئەو شوێنانە زوو وێران دەبن. ئەوان تەلار و باڵەخانە دەڕوخێنن بۆ ئەوەی بەردەکانیان بۆ ژێر مەنجەڵ بەکار بهێن و سەقفەکانی ژوێران دەکەن بۆ ئەوەی چادرەکانیانی پێ دروست بکەن. ئەوان گرنگی بە ڕێسا و یاساکان نادەن و خەڵک لە خراپە دوور ناخەنەوە. ئەوان دوورترین کەسن لە زانست و پیشەسازی. ئیبن خەلدون زۆر زیاتری لەسەر نووسیون. لێرەدا هەر ئەو دوو بەشەدانرا. سەر ڕای گرنگی ئەم زانایە لە ئاسی جیهاندا
لە جیهانی عەرەبیدا بەگشتی کەسێکی خۆشەویست نەبوو، بە تایبەت لە سەردەمی ناسیۆنالیزمی عەرەبیدا. ئەوەش لەبەرەوەی کە نووسینەکانی ئەم زانایە پێچەوانەی خەیاڵی ناسیۆنالیزمی عەرەبی بوو کە بەشێکی زۆری لەسەر درۆی خاوەندارێتی شارستانیەت و بەرهەمی نەتەوەکانی تر داڕێژراوە. ئەوەی تاکو ئێستا باسکرا ڕۆڵی عەرەب بوو لە شارستانیەتی ئیسلامدا، هەروەها وردەکاری خاک و نیشتیمانی عەرەب بوو بە پێی بەڵگەکان. سەرڕایەوە ئەوان سەدەیەکە شتێکیان بە خەیاڵات دروست کردووە بە ناوی وەتان عەرەبی، واتە نیشتیمانی عەرەبی، کە وەک پێشتریش ئاماژەمان پێکرد نە ڕۆژێک لە سەرچاوەکاندا هەبووە نە لە ناو هزری تاشی عەرەبدا. پرسیارەکە ئەوەیە ئەم نیشتیمانە عەرەبیە خەیاڵی کە بانگەشەی بۆ دەکەن چۆن دروستکرا؟ لە کۆتایەکانی سەدەی 19دا دەوڵەتی عوسمانی ڕووی لە لاوازی دەکرد و بە پیاوە نەخۆشەکەی ئەوروپا ناودەبرا. ئەوەش لەبەر ئەو هەلومەرجە نالەبار و نادادوەری و پادشاگردانی کە تێیدا بوو. شانبەشانی ئەوە بزوتنەوەیکی ناسیۆنالیستی تورکی لە ناو دەوڵەتی عوسمانی تا دروست بوو کە هەوڵی بە تورکیکردنی هەموو شتێکی دەدا. ئەمە نەتەوەکانی ژێر دەسەڵاتی دەوڵەتی عوسمانی هەمووی بێزار و ناڕازی کردبوو، لەوانە کورد، ئەرمەنی، عەرەب، کریستیان و چەندین نەتەوەی تر. ئەوروپیەکان ویستیان سوود لەم هەلومەرجە ببینن، بەڵام لە بناغەوە ئەوروپیەکان زیاتر ئاشنای عەرەب بوون، لەبەرەوە ئەوان هەوڵیاندا بۆ بەرژەوەندی خۆیان عەرەب ڕێکبخەن و سوودیان لێوەربگرن. بۆ یەکەم جار لە مێژوودا لە فەرەنسا لە ساڵی 1913دا کۆنفراس بۆ ناسیۆنالیستی عەرەب ڕێکخرا بە ئامانجی دروستکردن و ڕێخستنیان. دواتر توانەکانی هەردوو فەرەنسا و بەریتانیای ئەو کاتە کە زلهێزی گەورەی دنیا بوون خرایە خزمەتی دروستکردنی ئەم زوودنەوەی. عەرەبەکان سەرەتا تەنها ئۆتۆنۆمیان دەخواست، بەڵام ئەم دەوڵەتانە سوودیان لە هەلومەرجەکە بینی و هانیاندان کە دژی عوسمانیەکان بجەنگن و پەیمانی سەربەخۆیان پێدان. ئەوەش بەشێکی بۆ لاوازکردنی عوسمانی بوو کە لە جەنگی جیهانی یەکەمدا پشتی ئەڵمانیای گرت لە دژی ئەوان. ئەوان ویستیان خاکی دەوڵەتی عوسمانی بگرنە دەست و لە هەمان کاتدا لە ڕێگەی خەڵکی ناوچەکەوە لاوازیان کرد. بەریتانیەکان دەستیان کرد بە هاوکاری بنەماڵی هاشمی لە سوودیە و پەیمانی هاوکاری سربەخۆیان پێدان. بۆ نمونە ئەفسەرێکی بەریتانی بە ناوی لۆرنسی عەرەبی کرایە ڕێنما و هاوکاری عەرەبەکانی دوورگەی عەرەبی لەوە دەرنانی عوسمانیەکان لە ناوچەکەدا. دواتر عێراق، سووریا، لوبنان، ئوردون و وڵاتەکانی کەندا و دروست کرا و لە نێوان بەریتانیا و فەرەنسا دابەشکران. بەڵام بۆ ئەوەی کەمانە بەم نەخشە نوێ بدەن، ئەوان وێژەیەکی خەیاڵیان بۆ داڕشت و ناسنامەیەکی عەرەبیان بۆ ئەم ناوچانە هەڵبەست. کەواتە ئەو نیشتیمانە عەرەبی کە عەرەب ئەمڕۆ بانگەشەی بۆ دەکات و دەهۆڵی بۆ لێ دەدات، بەرهەمی سەدەی 20ەمە و نەچێکی مێژووی نییە. لە ڕاستیدا هێندەی ڕۆژئاوا ڕۆڵی لەوەدا هەبووە، عەرەبەکان خۆیان ئەو ڕۆڵیان نەبووە. بەڵام دواتر ئەم خەیاڵاتە ناسیۆنالیستیە چووە سیستەمی خوێندن و میدیای دەوڵەتەکانی وەکو سووریا و عێراق و چەند دەوڵەتێکی تر و لە ئەنجامدا نەتەوە و خاکێکی خەیاڵی دروستکرا. دیارە عەرەب نەتەوەیە و نیشتیمانی خۆی هەیە و مێژووی خۆی هەیە، بەڵام ئەو خاک و نەتەوە خەیاڵیە بەرهەمی خەیاڵاتێکی ناسیۆنالیستی و بنەچێکی مێژووی نییە. شانبەشانی ئەم هەوڵانە ئەوان کەوتنە سڕینەوەی فەرهەنگ و مێژووی نەتەوەکانی ناوچەکەی وەک کورد، ئەوەش بە ئامانجی زاڵکردنی ئەم نەتەوە خەیاڵی کە دروستیان کردووە. ئەم هەوڵانە بە شێوەیەکی فراوان ئەمڕۆ لە دژی کورد بەردەوامە. جابا بەیەکەوە سەیری نمونەیەک لەم هەوڵانە بکەین و سەرنجی ئاستی زانستی بدەین. نمونە و پەرتوکەکان زۆرن لە ناو عەرەبدا کە هەوڵی سڕینەوە یان پچووکردنەوەی مێژووی کورد دەدەن و بێ هیچ بەڵگەیەک دەیانەوێت مێژووی کورد هەڵبۆشێنەوە. یەکێک لە نمونونەکان دکتۆرێکە بە ناوی محەممەد بەهجەت قبەیسی کە خەڵکی سووریا و دکتۆرای لە زمانە دێرینەکاندا هەیە. لە چەند ساڵی ڕابردوودا ڤیددیۆیەکی ئەم پیاوە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاو بووە. ئەم پیاوە پەرتوکێکی لەسەر کورد نووسیوە لەژێر ناونیشانی کورد و پێغەمبەر
توێژینەوە لەسەر کورد و جوگرافیان. ئەم پەرتوکە دوو دکتۆری بوارەکەش پێیدا چوونەتەوە، بەڵام مرۆڤ کە دەیخوێنێتەوە شتی سەیری تێدا دەبینێت. ئەو نەخشەیەکی لە پەرتوکەکەی ئیبن حەوقەل کە ناوی وێنەی زەوی یاخۆ سوورەت الئەڕە لەوێ دابینێتی و لەسەر ناوچەیەکی نیشتەجێبوونی کورد دروستکراوە. بەپەلە بێەوەی کە پەرتوکەکە بخوێنێتەوە، پەرتوکێکی لەسەر نووسیوە و هێندەش بڕوای بەکارەکەیەتی ڤیدیۆشی لەسەر بڵاو کردوتەوە. ئەم دکتۆرە عەرەبە نەخشەکە دەخاتە ڕوو، دەڵێت کورد لە ئێران ژیاون و لە دوای شەڕی سەفیەوە هاتوونەتە ناو خاکی عێراق. بەپێی قسەی ئەو سووریا هەر کوردی تێدا نەبوو. بەڵام گەر سەیری نەخشەکە بکەیت ئەوە زۆرشت ڕوون دەبێتەوە کە کابرای داما و نەخشەکەی بەباشی نەخوێندۆتەوە. ئەو ویستوێتی دژی کورد بنووسێت و ڕقیشی لە ئەمینزەکی زانایە. وەک دەبینرێت ئیبن حەوقەل لە نەخشەکەدا لە ئەسفەهان تا ڕێی تا هەمەدان و دینەوەر و شارەزووری داناوە. بەڵام ئەو مەبەستی لە هەموو وڵاتی کورد نییە، بەڵکو ئاماژە بە وڵاتی شاخ دەکات کە بەشێکی کوردستان بوو و هەرێمێکی تایبەت بوو. ئیبن حەوقەل لەناو ئەو پەرتوکەدا کە کابرای دکتۆر کردوێتی بەسەرچاوە بەڵام نەیخوێنێتەوە، وردەکاری خاکی کورد و شوێنی نیشتەجێبوونی ئەوان ڕوون دەکاتەوە و دەڵێت زۆرینەی ئەم شار و ئەو ناوچانی باسکران شاخی بەرزبەرز و زەمینێکی سەختیان تێدایە. چیگەل لە نێوان هەمەدان تا ڕێی و قوم کە زۆربیان دەشتاییە و شاخی کەمیان هەیە، ئەوەی لە سنوورەوە لە دەوری شاخە سەختەکان لە شارەزور تا ئەمەد لە نێوان سنووری ئازەربایجان و جەزیرە و ناوچەکانی مووسڵ کە درێژیەکەی ڕەنگە پانیەکەشی لە شوێنەکانی دیکە دوو لە سەرسەی فەرسەنگێ بێت یان تا چل بێت، کەمیان زۆر و مرۆڤ ناتوانێت یەک قۆناغی تێدا بینێت کە دەشتایی بێت و ئەم شاخانە نیشتەجێن بە کوردی حەمیدی و لووڕی و هەزەبانی و کوردەکانی تری شارەزور و سوورەوەرد و لە شارەزورۆ تا سەرپێڵی زەها و سمەیرە. واتە بەپێی ئەو بەڵگەی کە ئەو متمانەی کردوتە سەری و هێشتا نەیخوێنێتەوە، زیاتر لە 1000 ساڵ لەمەوبەر وڵاتی کورد لە لوڕستانەوە هەتاوەکو ڕێی نزیکی تاران و قوم و دواتر ئازەربایجان و مووسڵ و جەزیرە و ئامەدی گردوتەوە. چگەلەوە ئیبن حەوقەل لەو سەردەمەدا ناوە کوردیەکەی دیاربەکر ئامەد بەکاردەهێنێت. نەکەوە بەڵکو بەشێک لە خوزستانیش هەر بەپێی ئیبن حەوقەل زۆرینە کورد بوو. کەچی ئیبن حەوقەل لە هەمان پەرتودا وڵاتی عەرەبی بە ڕوونی جودا لە زۆربەی عێراق و سووریا و لوبنان و ئیسرائیل و میسر و وڵاتی مەغریبدانەوە. ئەمانە نمونەی دکتۆری مێژوون لە ڕۆژهەڵاتدا. وەک بینیمان ئەم دکتۆرە عەرەبە سووریە وەک زۆربەی دکتۆرەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بڕوانامەیەکی پێدرا و هاتووە قسە لەسەر بابەتێک دەکات کە بنەما سەرەتایەکانی نازانێت. ئەو هاتووە پەرتوکێکی کردو بە سەرچاوە کە هێشتا نەیخوێنێتەوە. مرۆڤ کاتێک کە ئەم جۆرە کارانە دەبینێت بۆی دەردەکەوێت کە هەندێک لە هەڵگرانی بڕوانامەی دکتۆران لە مێژوودا لە ڕۆژهەڵاتدا لە چه ئاستێکدا. سەرڕایەوە ئەم دکتۆرە بەردەوام دەبێت و شتی سیرتر دەڵێت. نأتي إلى تاريخ الأكراد. أقدم نقش للأكراد موجود أو أقدم خريطة عند ابن حوقل في سورة الأرض، مشاتي الأكراد ومصائفهم. کابرا دەڵێت با بینە سەر مێژووی کورد. ئەو نەخشەیە دەهێنێتەوە و دەڵێت کە لە تارانەوە هەتاوەکو زەنجان و ئازەربایجان دەڕوات. ئەمجا دەڵێت ئەمە لە سەدەی 12 زاینیدا نووسراوە. لە ڕاستیدا سەیری مێژووی پەرتوکەکەشی نەکردووە. پەرتوکەکە لە سەدەی دێمدا نووسراوە واتە نزیکەی 300 ساڵی هەڵە کردووە. ئەمجا دەڵێت کە کورد لە ئێران دابوون و بەهۆی جەنگی عوسمانی و سەفەویەوە هاتون. واتە ئەم دکتۆرە نە ئاگای لە مێژووی دەرکردنی پەرتوکەکەی ئیبن حەوقەلە، نە ئاگاداری ئەو هەموو زانیاریەیە کە ئیبن حەوقەل لەسەر وڵاتی کورد داوێتی. بەڵام جگەل لە پەرتوکەکەی ئیبن حەوقەل کە نەیخوێندۆتەوە، ئەگەر تەنها یەکێک لە سەرچاوە ئیسلامیەکانی بخوێندایەتەوە سەبارەت هاتنی سوپای عەرەب لە سەردەمی ئیسلامدا کە چۆن لە مووسڵ و شارەزور لەگەڵ کووردا شەڕیان کردووە، ئەوە هەموو قسەکانی دەردەکەوت کە بێ بناخن. ئەم دکتۆرە دەڵێت کە لە سەدا 90 کورد لە دوای شەڕی چاڵدێران هاتوونەتە هەولێر. جگەلەوە هەولێر ناوەکەشی ئەکەدی. ئەم دکتۆرە ئاگای لەوە نیە کە میری هەزەبانی لە پەرتوکەکەیدا لەسەر مێژوو ئاماژە بەوە دەکات کە چۆن بۆ یەکەمجار لە ساڵی 1925دا تورک هەولێریان لە هەزەبانیە کوردەکان گرت و هەزەبانیەکان لە پێش ئیسلامیشدا حکومڕانی هەولێر بوو. جگەلەوە یەک سەرچاوە نییە لە جیهاندا بڵێت ناوی هەولێر ئەکەدیە، لە ڕاستیدا ناوەکەی سۆمەریە.
نەئاگایی ئەم دکتۆرە لەوەدایە هاتووە نەخشەکەی ئیبن حەوقەلی کێشاوەتەوە. هەر لە خۆشیەوە لەسەری نووسیوە شوورەوەرد کوردی نییە. جگەلەوەی کە ناوی سوورەوەردی نەزانی و بەهەڵە ئەوەی ئیبن حەوقەلی وەرگرتووە، بەڵام ئیبن حەوقەل لە نەخشەکەدا و بە قسەش سوورەوەردی بە کوردی دانا، کەچی ئەم بڕیار دەدات کە کوردی نییە و نازانێت لەکوێ. ئەو تەنانە نازانێت کە شارە زوول کە لە نەخشەکەدایە ناوچەی سلێمانیە و هەندێک جار کەرکووکیشی گرتووەتەوە. ئەم دکتۆرە هێندە لە کارەکانی خۆی ڕازیە، تەنانەت ڕەخنە لە کارەکانی ئەمین زەکی زانا دەگرێت. بەڵام ئەگەر بەراوردێکی بێلایەنانە بکەین بەرامبەر ئەم دووکارە، ئەمین زەکی وەک پرۆفیسۆر و زانایەک دەردەکەوێت لە کاتێکدا ئەم وەک خوێندکارێکی کەمزانی پۆلەکانی ئامادەی. ئەمین زەکی مێژووی نەخوێندە و ئەمیش دکتۆرای هەیە لە زمانە دێرینەکاندا. هەروە حەلەب ئەو شاری ئەو دکتۆرە سووریە عەرەبە تێیدا مامۆستای مێژوو بووە. لە سەردەمی ئەیوبیدا سوڵتان زەیفە خاتوونی ئەیوبی لەو شارەوە حکمی ناوچەکەی کردووە. ئەمڕۆژ خوێندنگە نایابەکەی فردەوس و خانەقاکەی فەرافیرە پاشمایان لەو شارەدا ماوە. ئێستاش قەڵای ئەیوبیەکان دیارترین شوێنی شاری حەلەبە و کورد لەو شارەدا هێندە ڕۆڵیان هەبووە. دوای لادانی دەسەڵاتی ئەیوبیش هێشتا مەملوکەکان سوڵتان ئەبوفیدای ئەیوبی زانای کوردیان وەک سوڵتانی شارەکە هێشتەوە. لە هەمووی ڕوونتر شێخی گەورەی ئێزدیەکان شێخ عودەی کوڕی مسافر لە ساڵی 1972 لە شوێنێک لەدایک بووە بە ناوی شەوفل ئەکرات کە ئەمڕۆ ئەو شوێنە دەکەوێتە ناو خاکی ئیسرائیلەوە و لە نزیک شوێنێک بە تەل شەعر دەناسرێت. واتە نزیکی 1000 ساڵ لەمەوبەر و 100 ساڵ پێش دەوڵەتی ئەیوبی کوردی لەو خاکەدا شوێن بە ناوی کوردەوە هەبووە کە دەشێت ئەو ناوە تەمەنی سەدان و هەزاران ساڵ زیاتر بێت، کە ئەوە ڕێک دەی سەرمێنێت کە کورد خەڵکی ڕەسەن و گرنگی ئەو ناوچانە بوون پێش هاتنی عەرەبەکان بۆ ئەو ناوچانە، هەر لەبەر ئەوەیە کە شوێنیش بە ناویانەوە نامراوە. هەر لەبەرەوە هۆکارە بوو کە دەوڵەتی هەزەبانیەکان لە سەدەی یەکەمی زاینیدا واتە 2000 ساڵ لەمەوبەر دەسەڵاتیان هەتاوەکو ئیسرائیل ڕۆشتووە و لەوێشەوە شەڕیان لەگەڵ سوپای ڕۆم کردووە و مەسعودیش نزیکی 1100 ساڵ لەمەوبەر ئاماژە بە شام دەکات وەک شوێنی نیشتەجێی کورد. لە ڕاستیدا بە پێی بەڵگەکان شام و عێراق نیشتیمانی کوردە پێش هەر نەتەوەیەکی تر. ئێمە نامانەوێت ئەمڕۆ سەیری هەموو ڤیدیۆکە بکەین و کاتی بەرنامەکە بەمە تەواو بکەین، بەڵام ویسمان نمونەیەک پیشان دەین بۆ ئەوی بیخەینە ڕوو کە هەوڵەکان چەنە ناشین و لە چه ئاستێکی نازانستیدا. بەداخەوە ئەمڕۆ تۆڕە کۆمەڵاتیەکان دەیانی وەکو ئەم دکتۆرەی تێدا. لە ڕاستیدا ئەو وڵاتەی پێی دەوترێت سووریا کورد خەڵکی سەرەکی و دێرینی بووە. وهە وەکو بینیشمان لەو پەڕی دەسەڵاتی عەرەبدا عەرەبەکان زیاتر لە ناوچە بیابانەکانی خوارەوەی ئەو وڵاتەدا بوو. بەڵام دواتر کە ڕۆژئاوا وڵاتەکەی خستە ژێردەسی ناسیۆناڵیستە عەرەبەکان، دواتر عەرەبەکان لە هەوڵی توانەوە و لە ناوردنی کووردا بوون. دوای ئەوەی کە عەرەبە ناسیۆناڵیستەکان دەوڵەتی سووریایان گرتە دەست، لە ساڵی 1962دا کەوتنە سەرژمێری و لە ئەنجامدا 120,000 کوردیان بەبێ ڕەگەزنامە دانا، واتە لە سەدا 20 کوردی ئەو وڵاتیان بەبێ هیچ بەڵگەنامەیەک هێشتەوە. ئەو کوردانە زۆربەی مافەکانی ژیانیان لێوەرگیرا بووە، نەگەوە بەڵکو بە کوردیان دەکوت کوردە عەرەبەکانی سووریا. ئەمانە دەیانویست بڵێن کە کورد لە سووریادا نەبوو و لە باکووری کوردستانەوە هاتوونەتە ئەوێ. بەمەرجێک 3500 ساڵ لەمەوبەر پایتەختی هوریەکان لەوێ ناوی وەشوکانی بووە کە ڕێک مانای کانی وەش خۆش دەدات. ئەوە جگەلەوەی کە سرابۆ بە وردی ئاماژە بە کورد لەوێ دەکات و تەنانەت ئاماژە بە جەژنێکیان دەکات کە لەوێ لەسەر چیایە گێڕاویانە و ئەم ڕۆژ ئەو چیایە بە جەبەل ئەکرات واتە چیایی کوردان ناسراوە. جگەلەوەی کە نزیکی 1100 ساڵ لەمەوبەر مەسعودی ئاماژە بە شام دەکات وەک شوێنی ژیانی کورد کە سووریا و لوبنانە. لە ڕاستیدا دروزەکان گەورەترین هێزی ناوچەی سووریا و لوبنان بوون پێش ئەوەی کە لە سەدەی 20دا سووریا بکرێتە عەرەبی.
ئەم دروزانە لە ڕووی DNA-شەوە خەڵکی زراگرۆسن و کوردن و ئاینەکەشیان کوردێ. ڕاستیەکەی ئەوەیە کە دروزەکان حکومڕانی سەرەکی سووریا و لوبنانیش بوون، هەتاوەکو دەوڵەتی سووریای نوێ دروستکرا کە ناسنامێکی عەرەبیان بۆ هەڵبەست. لە عێراقیش بە هەمان شێوە لە کاتێکدا کە ناوی پایتەختەکەی بەغداد کوردی و لە بەرنامەیەکی تایبەتدا پێشتر ڕوونمان کردوێتەوە، ئەوانیش لەم سە ساڵەدا چەندین درۆ دەلەسەی هاوشێوان کردووە بۆ ئەوەی کە مێژووی کورد بسڕەوە. زۆرجار لە ئاسی ئەکادیمیشدا دەڵێن کە کورد لە ئێرانەوە هاتووە. لەم بەرنامە کورتەدا فریای هەموو ئەو مێژووە ناکەوین کە ڕوونی بکەینەوە، بەڵام تەنها ئەگەر یەک نمونە بهێنینەوە. نزیکی 1100 ساڵ لەمەوبەر ئەستەخری کاتێک کە ئاماژە بە شارە زوور دەکات دەڵێت بەهۆی نزیکی لە عێراقەوە کورد بەسەری دازاڵە، واتە عێراق زۆرینە کووردە و هەر شوێنێک لە عێراقەوە نزیک بێت دانیشتوانەکەی کووردە. ئەمڕۆ لەم بەرنامەیەدا ئەوە ڕوون بوو ئەو نیشتیمانە عەرەبیەی کە عەرەب ئەمڕۆ بانگەشەی بۆ دەکات ئەوە بەرهەمی خەیاڵاتی سەدەی بیستەمە و دەوڵەت و دەستگا ئەکادیمیەکان ڕۆڵێکی گەورەیان هەبووە لە دروستکردنیدا. دەنا لەو پەڕی دەسەڵاتی عەرەبدا خاکی عەرەب پێک هاتبوو لە نیوە دوورگەی عەرەب و بەشێک لە بیابانەکانی عێراق و سووریا و ئوردون. شان بەشانی ئەم خەیاڵاتانە ئەوان لە هەوڕی سڕینەوەی مێژووی کوردیشدا بوون. کاری ئەم دکتۆرە سووریە نمونەی هەوڵە نازانستیەکانە بە ئامانجی سڕینەوەی مێژووی کورد و دروستکردنی خەیاڵاتێکی عەرەبی. ئەم هەوڵانە پشتگیری سیاسیان هەبوو و ئەوەش بە ئامانجی دروستکردنی ناسنامەیەکی درۆینەی عەرەبی بۆ وڵاتەکانی سووریا و عێراق. سەرڕایەوە بەداخەوە ئێمە ئەمڕۆ خۆشمان خەمساردین. لە ڕاستیدا ئێمە هیچ کارێکی ڕێکخراومان نییە بە ئامانجی بەرپەرزانەوەی ئەو هەوڵانی دەدرێن لە دژی کورد. لە ڕاستیدا دەبوو دەستگای تایبەتمان بۆ ئەم ئەرکە گرنگە هەبووە. بەرنامەی خۆناسین ئامانجی خۆناسینە بۆ مەبەستە هەموو ئەو هەوڵە چاواشەکاریانە دەخاتە ڕوو کە دەبنە هۆی لێڵکردنی خۆناسینی خۆمان و خاکەکەمان کە لەم حاڵەتەدا نیشتیمان و نەتەوەی درۆینەی عەرەبی بوو. تا بەرنامەیەکی تر خواتان لەگەڵ.